لە سلێمانی هەڵمەتی کوتانی منداڵان دژی سوورێژە دەستی پێکردووە. هەڵمەتەکە دوای ئەوە هات ژمارەیەکی زۆر منداڵ لە خواری و عێراق تووشی پەتاکە بوون و خۆپاراستنی تەندروستی سلێمانی دەڵێت زیاتر لە 500 منداڵ لە عێراق تووشی پەتاکە بوون. تا ئێستاش لە سلێمانی چەند حاڵەتێک تۆمار کراوە. دیارەم هەڵمەتە لە بەرژەوەندی مناڵان و جگەرگۆشەکانمانایە. بۆیە من هیوادارم هەموو دایکان و باوکانی بەڕێز کە ڕەزامەند بن لەسەر کوتانەکەی، چکە یەکەم پێکوتەکە سەلامەتە لە سەرچاوی باوەڕپێکراوی ئەوروپیەوە هاتۆ لە ڕێی وەزارەتی تەندروستی عێراقەوە دەنێرێ بۆ هەرێم و هەمووی پشکنینی بۆ کرێ، چ لە وڵاتی خۆی چ لە وڵاتی عێراقا. دیارە ئامارەکەی لە عێراقا زیاتر لە 500 مناڵ تووشی سوورێژە ببوو و لە هەرێمیشە بەکۆی ئەم لە 22 هەتاکو 24 لە لای ئێمەش لە ساڵی 23 مناڵ و لەم ساڵی 4 مناڵ توش بووە. هەڵمەتەکە لە قوتابخانەکانی سلێمانی دەستی پێکردووە. بەپێی ئامارەکان لە دوای پەتای کۆرۆناوە جارێکی دیکە سوورێژە لە نێو منداڵاندا بە ڕێژەیەکی بەرچاو لە عێراق زیادی کردووە. داواش لە دایکان و باوکان دەکرێت بێن بەدەم هەڵمەتی کوتانەکەوە. ئەمڕۆ ئەم هەڵمەتە کە هاتووە بە قوتابخانەکەمان بە شتێکی باشی ئەزانم لەبەرەوەی ئەم پەتایە دیارە زووتریش هەبووە بنبڕکراوە بەم کوتانەکان وای بینم شتێکی زۆر باشەوە ڕێکخراوە و بەرنامەیە. هیوادارم دایکەکان باوکەکان نەترسن لە شتی خراپبیری لێ بکەنەوە، لەبەرەوەی زۆر پێوەی دیارە کە بڵاو بۆتەوە لە خوارێرا بە تاکید بۆ لای ئێمەش و شتێکی باشە بۆ مناڵەکانمان ئینشەڵا توش نەبن و ئیستیفادەی لێ بکەن. و دەوترێت ڤاکسینی تەواو لەبەر دەستدایە بۆ کوتانی منداڵان و پەرۆدەی سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ تەندروستی لە سەرجەم قوتابخانەکان بۆ ماوەی 10 ڕۆژ هەڵمەتەکە بەڕێوە دەبن. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.